çıkın. Ne bıraksan? ایواره خوش بینرین چرپل مدیا با ایواره کی دیسم د برنامه د دیروکا مدا ایرو دا بهورانه البت دیروکا مدا گلکی شاهی و خوشی هنه لی او قصا بلکی زیده ترجی روژن دیروکی کو جنوسای تیدا کوشبری تیدا برچیبون تیدا بچکی کیمیاوی بگلین عوين وبموشيكا وبقلك الشيوان خلقي ما هاتنا كشتن هاتنا جنوسيد كرن ودالداوية دا وك سمبول ما روجا ببيرانينا كارساتين كردستاني وك سمبول روجا حلبجي ديار كريه و ام ايرو بوي ما بستي كم لسر جنوسايتين لولاتما كردستاني بيكاتنا ام بهورا امي بافن سيحب ميفاني من هنا ميفانيت من بريس جمال عالمدار بربرسي شورشا كردية بري لأوروبا وهروها عسكري بويك نفيسكار وهالبستوان ام جوي جنويسي وهالبستيوي وسيمينيرو وكونفرنسي دناسن وكمال سيدو كوج كوملا بشتفانيا جلن جيردست كل ألمانيا يا كل نافي بألماني GAFA أنا تبعر أمل سر بيرا يكو باخفن عسكري بويك بتايبتي دي لسر جنوسايتن لسر قومي كرد ازديا اوي قصة بكي باخته و دكتور كمال سيدوجي لسر بويرن يا جنوسايتن لروجاواي كردستاني لسر وانا باخته وجمال عالمدارجي برز جمال عالمدارجي اوي بقشتي امي لسر بويران جنوسايتين كردستاني باخن وام بينورن ايرو كا ايرو ام دچ حالي دانه دچ روش دانه اف بويرانا چقاسا درس دايما ام چقاسا له هايدار بونه كا كجاره كدن ام بام بويرانا نجين ما مستجمال تبخيراتي سرچاواراتي درست باش ایوان تنباش ایوار باشتر سرسرا سرچاوا ما مستعسكري بويك تجي بخيراتي سرسراتي سرچاواتي خدي خيري بده دكتور كمال سيدو ايوا جيهون جي بخيراتنا سرسرا سرچاوا ومقلك ممنون بكو ومناش كنانت هون هاتن بلي امام كيك جمال عالمدار دست بكن هن باشي جي امي هدي بكبنا نامي برز عالمدار جمال عالمدار کو املیر دنیرن هما جساله 7 ساله های داویه 1920 حتی نه کو املیر دنیرن د دیرو کمدا روجن زفرشنه و تاریخنه که به صدام به هزاران کردی ما به 100 هزاران کردی ما هاتنا قتل کرن مالی وان ویران بیه خانی واناتی شوتاندن تالان هاتیه کرن کوشبر بونه برچی بونه تعذیب بونه و حتى هاجي ام بيري وساد دجين هيجي د ديروكا ماذا فاروجا حتى فاروجا داويجي هي
بکرم وقت کاری توزه کی بعثی اواب کی بله خوی براستی روژی حلبجه روژی کی سیمبولیکه یادی او کارساتینی که کرایه لسر کرد لتاریخی کرده پێویستە لە ڕۆژی حەلەبجە هەموو یاد بکەین بەبیر بینین ولا بیر نەچێ حەلەبجە خۆی حادثێکی زۆر گرنگ بوو کە لە کوردستانی باشوور ڕوویدا لە زمانی بەعسی سەدامی کە بە کیمیاباران کران ملەتی کورد لە حەلەبجەوە 5,000 کورد لەوێ شەهید بوون بەڵام لە حقیقەتە حەلەبجە زۆرتر زانرا لە خارج لە دەرەوە لەبەرەوەی بوو کە ئەو وەختێک کە ئەو بۆمبارمانە کرا تاقمێکی تەلەڤیزیۆنی لەوێ بوو و ئەوان ئەو ڕسمیان گرت و شاهیدی ئەو شتانە بوون و بڵاویان کردەوە بۆ دنیا کە زانرا وإلا کارەساتی لە حەلەبجە زۆرتریش لە تاریخی کووردا بووە و زۆریشی هەر پێی نەزانراوە تا ئێستاش زۆر تەفاسیلی نازانن کەس لە دەرسیم تازە معلومات دێتە دەرێ پاش ئەوەی کە جەنۆسایدێکی زۆر گەورە بوو و لە تاریخا شتیوان نەبووە بەڵام ئێستاش معلوماتێکی زۆر بزرەونە میدیا طبیعی هیچ وەختە تەرەفداری کورد نەبووە چونکە کورد بێکەسە مناڵێک دەمری لە وڵاتێکی ئەوروپا دنیا هەڵدەستی باسی دەکرێت ملەتێک بە تەواوی شارێک ئەنفال دەکرێت باسی یا دەکرێت یا ناکرێت ئەویش بە سوودفەیە لەبەرەوەی پێویستە ئەم ڕۆژانەی وەکو حەلەبجە و ئەو قەتلی ئامانەی کە کرایە لە دەرسیم و لە کۆبانێ و لە ئەنفالی باشوور و لە عەفرین ئەوانە دەبی ببێتە دەرسێک بۆ ملەتی کورد وقد لەبیر نەکرێ ولا جیل لە بۆ جیل لازمە بۆ یەکدی باز بکەین بۆ دووشت لەبەرەوەی کە کورد دائما بزانێت کە چه زوڵمی لێکراوە و تاکو بتوانێت بزانێت قیمەتی ئازادی و سەربەخۆیی چییە لە عین وەختیش لەبیر نەکرێ بۆ ئەو شتێکەوە بتوانین ئەو زاڵمانە ئەو قاتلانە شەرمەزار بکەین شەرم بکەن لە تاریخە ئەو شتە نابی لەبیر بکرێ و هەر وەختێکیش پێمان کرا لازمە ئەو شتە باس بکەین شتێکی زۆر مهمتریش هەیە کە ئەو قەتلی ئامانە کران دنیا بێدەنگ بوو کەس باسی کوردی نەدەکرد حتا من لەبیرما کە حەلەبجە بوو لە لەندەن بوو بەیاننامەیەکمان دەرهێنا و لە BBC و لە تەلەڤیزیۆنەکانی ئینگلتەرا باسمان کرد عالەمەکە دەستی کرد بە قسەکردن لەسەر مەسەلەی کورد یەکسەر سەفیری عەرەب 6 سەفیری عەرەب دەوڵەتی عەرەب چوون پرۆتێستۆیان کرد کە ئەو شتانە نابی بڵاو بکرێتەوە چونکە سەدام پیاوێکی باشە و شتیوای نەکردیە و حتا من کە چوومە لای وەزیری خارجیەی ئینگلتەرا دۆگلەس هەرد کە باسمە بۆ کرد وتی نا شتیوان نییە سەدام نییە و ممکنە دەوڵەتێکی تر بێ هجوومی کردووە ممکنە ئێران بێ نەیان دەویست هیچ وەختێک تاوانباری سەدام بخەنە سەرمێز ئەمجا مەقسەدم چییە پاشەوەی کە سەدام چوو کوێتی گرت و تهدیدی دەوڵەتەکانی ئەوروپای کرد ئەو جا دەستیان پێ کرد ئەرێ ڕاستەوە سەدام بوو کوردی کوشتو ئەو جا بەدوای من دەگەڕان وەرە بۆمان باس بکە چیتر هەیە معلوماتیان دەویست تر ئەوەیە کورد لازمە بزانێ کەس ساحێبی نییە ئەبێ خۆی ئاگاداری خۆی بی خۆی ئەبێ یەک بێ لە مابەینی خۆی و ئەو کارەساتانە دەرسێکی زۆر مهمە بۆ کوردکەوە بزانێ یەک بوون و بەیەکەوە بوون معنای چییە ئەوەش لەبیر مەکەن کە جەنۆساید و قەتلی عام هەر ئەوە نییە بۆ بۆمبە و بە گول لە کوژراوین ئەمە جەنۆسایدی کولتوری کراوین کولتوری ئێمە جەنۆساید کرایە ئێمە چەند ساڵە ئینکار کراوین ئینکار دەکرێن لە تورکیا بە باسی کورد ناکەین کورد نییە بەڵێن ینی کە دەڵێن کورد نییە یعنی 30 میلیۆن کورد نییە
زمانمان قەدەغەیە یاساخ کرایە منداڵ دەماڵەوە فێری کوردی دەبێت لەبەر باوکو دایکی لەبەرەوە کە دەچتە مەکتەب لەوێ قبوڵی ناکرد لەبەرەوەی تورکی نازانێت ئەڵێم بڕۆ تورکی فێر بە ئەو جەوەرە باوکی دایکی تورکی نازانن مناڵەکانی کورد بێت بێ مەکتەب ماینە بێ خوێندن ماینە ئیتر لە هەموو ناحەیەک بزانین مەسەلا کولتوری جەنۆسایدی کولتوری چەند مهمە کە ئێمە ئەبێت لەبیری نەکەین کەوا ئێمە زوڵمێکی وامان لێ کراوە هەر ئەوە نییە بە غازاتی سامە بە چیمیاوی لێ دراوین بەڵام وەکو کولتورێکیش ئێمە لەناو براین بەڵێ مامۆستا جەمال باسی شتێکی کردی کاتی کە تەیارەی سەدام حەلەبجە بۆمباردمان کرد تەلەڤیزیۆنی ئیران و ڕۆژنامەوانین تورکیا لەوێ بوون ئێوان ئاگایان لێ بوو کە ئەو تشتات بوون بەڵێ ڕاست ئەوە هینە تەلەڤیزیۆنی ئێران بڵاوی کردەوە بەس ڕۆژنامەوانێکی تورکیژی لەوێ بوو وێنەی ڕسمی هەمێ ئەو کشە گەلۆ دبەکە ئاگایان لە ئەو ئیشە هەبیان لە پێشەوە کە چوونەوەی بەڵێ خۆی ئەوە بوو ئەو وەختەی کە ئەو بۆمباردمان کرا شەڕ بوو بینی ئێران و عێراق بەڵێ ئەوجا تەسادوف بوو ئەوە تەلەڤیزیۆنی ئێرانی لەوێ بوو کە ئەو شتە بوو یەکسەر تەلەڤیزیۆن هاتەوێ و ڕسمی گرت و نەک لەبەرەوەی کە مەسەلەی کوردە و یارمەتی کورد بدەن بۆ ئەوەی سەدام تاوانبار بکەن بڵاویان کردەوە وەوە بوو کە حەلەبجە زیاتر ناسرا لە دەرەوە و عالام ئاگادار بوو وإلا کەس باسی نەدەکرد وەکو چونکە پێش ئەوەی لە حەلەبجە بدرێ لە بادینان زۆر چیمە باران کرا بادینانی کوردستان وەلەوێش زۆر کەس شەهید بوو بەس کەس باسیوانی نەکرد بەڵێ آخر مەسەلەی ئەنفال نادا دوو ڕۆژی نینە 2 سال پێشەوە دەست پێ کردووە کە لە گەرمیانەوە دەست پێ کردی هاتی حتا ئاخری حەلەبجە ڕاستە 3 سال دەوامی کرد بەڵێ دەوامی کردوە لەوێ 182 کەس شەهید بوو زۆربەیان ژن و منداڵ بوون ئەوانیان دەکوشت حتا عالەمیان دەگرت لە بەغداوە کوردیان دەگرت دایان هێنا و دەیان کوشتن یعنی ئەوە نەبێ هەر لە ناو کوردستانە بێ کورد لە هەر جێگایەک لە عێراق ببوایە دەیان هێنا برادەرێکی من هەبوو حوسێن بارزانی دکتۆر حوسێن بارزانی لە رووسیا دەیخوێند دکتۆرای هەبوو لە تاریخ ئەو وەختە مامۆستا بوو لە یونیڤەرسیتەی بەغدا ئەویشیان گرت هێنایان ئەویشیان ئەنفال کرد بەڵێ فەیلیەکان هەمێ لە بەغا بوو و نزام لە کوبە ئێستا نەمانە فەیلەکان ئەوش حادسێکی تایبەتی خۆیەتی کە ئەوانیان بە ئێرانی حساب کرد کوتیانەوە ئەسڵتان بابوو باقیشتان عوسمانی نەبووینە ئێرانی بووینە ئەوانیان دەهات بە عائیلەوە سوالی دۆریان دەکردن ژن و پیاوەکانیان جدا دەکردەوە و دایان خستە سەر حدودی ئێران زۆربەیان هەر لە ڕێگا دەمردن بەڵێ باشە کاک جەمال ئێستان بچن لای عسکەری بۆیک تۆزێکی برا و باسە ژەنوسایتی قەتلیامی ئێزدیا بکات دوای ئێمە بێن لای کەماڵ مامۆستا عسکەری بۆیک کاری هەنێکی باسە قەتلیامن بە تایبەتی کوردی ڕەسەن کوردی کە پرتووکی ئەوانای مەسحەبی ئەوانە کە کوردیە چما ئەو قەسە ژەنوسیت و ئەو کاتیە سەرێوە وەختی ئەم دەبێژن کوردستان بەڵێ کوردستان وڵاتێکی خاتیۆمانە ئەم کو حەزارە ساڵا هەڵدەدن دەنێرن کە ئالیە عەرەب عەجەم ترکا سال تنبیه واقعی کد قرن کرنه سال تنبیه واقعی قتلام اکثر کردا چی نکرنه سال تنبیه واقعی حریمک کردستانی گندگی کردستانی باجارکی کردستانی خراب نکرده ام دکارن هزار تشتی بینن چا بونه چا نبونه لی قتلام مزن سر ایزی هاتنه چما کرد قر کرنه
چرا گنوسید و فرمان و نظام چه تمی کردستان دا کرنه کرنه وکی کردا دنیای جیان درخن وقتی عرب هاتن وقتی مسلمانی نوا دنیای دا بلا بو دبه هنک مروا خوشی نه گلک ملت بنوی ظلم و زوری دا پرچقین گلک ملت دا زمان خود بیرا کرد کلتورا خود دا کرد هر تشتی خود دا کرد بونه عرب دا لی کرد ملت اگی خورد بود ملت اگی زور بود بیرو باوری خواه گریتایی بود ملت اگی چیاوی بود چیا کرد خواهی کرد و عربا چکر راست مسلمانی هلدان لی عرب نبونه عرب دا حتی روژایی روژی کرد ملت که کد بر خود ده و تصمیل نوه ظلم و زورا هر مزن ها دا سری ازدیا سری وون او هنک گروپان یکو راستی درکتن پیشیا اولی نخواستن اولا خواه کالو بابا بترگینن هرن سر اولا نو اونا ازدی بون علوی بون یاسای بون او گلکی دنه لی ازیا نوا دیرو که دا تو کراسه کی خب پاراسته ده جه مسلمانی ناوی تا سرخو او ظلم و زورا مسلمانی زورا اولداری حملی ها تا سر ازیا وقتی هم دیرو که ازیا دنیرن براستی دیرو که ازیا زنجیرا کمکجیانه اما 1500 ساله ازدی 5-6 سال دربکی دکرنه بنوی ظلمی دا او اصابیه که کردستان دا ظلمی ساعت نسری ازدیا دا ازدی دوین هفته 2 فرمان هنک دویجن هفته 4 فرمان لی بگوت اومن هفته 2 هفته 4 فرمانینن 40-50 سالی جاره که براستی فرمانه که مزن هاتیه سری ازدیا عملدن دست بکی دا حتی نی روژا ایروین فرمان نکو تنی مروا نکو تنی بکشتنا مروا بیا بکشتنا ایلا بیا بکشتنا قبیلا بیا یا گندا بیا اسایی فرمان هاتیه سر دیروکی هاتیه سر چاند و کلتورا ملت وقتی پی مسلمانی را از همه که وقتی مری نوا دیرو که دا کرده دنیا را که زمان جی گلک قلس بو ام دنیا را که قرنه واقع 400-500 سال بری تنی کرده کارو بو به زمان خود بنویسن هلبستوان و نویسکاری مزن پیش دهاتن 400-500 سال بری 400 سال بری لی بری چرا نه دیروگزانه که کرده هیا نه اوکی شاعره که مزنی کرده هیا نه تشته که جبو وانا زمان اولا خود نویسی و او زمان اولی جی جارنا جی قنابه خوشی داده نویسن وقتی او کردن یا کرد بینن پی احمد خانی را ملا جزیری فقید دیده و یه پیوان را ایدی کردی هشیار بون کاربون خواهی چاند و کلتور خود دارین حتی وی چاقی به راستی کرده هر تشتی خود کربو قربان بونا اولا خود کربو قربان لی ازیان او گروپا ازیا بو که تصمیم نبو چه قاجی قروبر چه قاجی فرمان چه قاجی کمکشی ها نسری وان اونا حتی ایروجی تصمیم نبونه حتی ایروجی
و برخوتان خود دکن بوی حییتی خود نه ازدی تمامی دنیای در بلا بونه فرمان گلکی مزن هاتن سر شنگالی سر شیخانی چونکه شیخان و شنگال او مرکز ازدیا بود او دورا زیارت ازدیا بود او دخواستن اون مرکز بد نهلدان وان مرکز کوک برکن که بکار بون ازدیتی کوک برکن لی چیزی بود چیزی نبود حتی ایرو هندنیرن حتی به شنگال قتل ما شنگال دیسا ازدیمان ازدی کاربون پی کلتور خو پی اولا خو پی زمان خو ازدیا هرن بنیرن ها قتلم هات نسر ازدیا وانا ناو ملتی خو ناو نتوا خو کلتور خو زمان خو برندان اولا خو وانا نگو هری وانا نکد نپیک زمانه که دنه او زمان آینا دین خو کرمانجی کرن پی هاتنا شیخا دیرا نوا ازدیادا مکتبه که کلتوری مکتبه که چاندی مکتبه که رحیه گلکی زور پیش دهات و مکتبه اب آینا دین ازدیا کنه هیه و مکتبه خلقان و مکتبه عفران و مکتبه چکر نه که او قول و بیت ازدیا ام دنه بر همین دنیای لپ مزن بر همین فیلسوف و شاعر و نویسکار دنیای لابی مزن ام دنیرن که او قول و بیت او افراندن اولی جوان کمتر نینن تنه تشتک هیه که از جارنا دویشم هنکی اوجیته حتی نهاجی ام دویژن ادبیات ما ام دویژن کلتور ما یا کردیتیه ام دویژن نویسکار ما شاعر ما ام وقتی هلددن وقت 300-400 سال ام دچن لی او کلتورا کو ازدیا چه کرنه بن زور و ظلمی دا بن وان کمکشیا دا 1000 سالی 1100 سالی زیده تره حتی نهاجی هم کرد و کلتورا خود نام نخواهی ازدیا دست زمان خود دست به ادبیات خود دست به رای خود برندا او تشتخواهی کردن اونی درخواست نگیرو کمکشی ادکار درقا کمکشی دا بری کار از گلک خبرده حتی ایروژی او کمکشی دادن از دخواستم در حقا چند کنکوشی دا خبردم پیشیا کتبی چیوی ماموستا جان یعنی ازدی دبیجه هنک جه دبیجه جبر که ازدی بونه هاتنا قتل کرن لیکو ام لید نرن 182,000 کرد و کرد مسلمان جالی صدام و بعنفالا و هاتنا قتل کرن تلید نرید مثلا کوشکری دا دنیا چقاس علوی هبونه اپسا سنی هبونه هاتنا کرن مثلا شیخ سعید تا گلیه زیلان 15,000 جن 15,000 جن زاروک میر همه مسلمان لیو هاتنا قتل کرن باشا يعني اغاد تيوي معناه مثلا نكو ازدياتيه كرداتيه ما زاني چه اوا نه ازدياتيه نجي علويتيه نجي مسلمانتيه اوا سوا ولات كردانه که بکار وی ولاتی داگر بکن که وی ولاتی بگنه بن دستی خود لی گنی ما کردا جیگه گنی ما کردا زافه هون من چندک پیش دا جانگاریا جگرخون دخوند جگرخون می مزن هنگی زانن هلبستوان می گلکی مزن و دنی عیانه دوی چه؟ دوی وقتی مدا او سروک سرهل دانا او سروک که
دخواستن تشتک بگرنا دبی وانا نظام بو او سوا چه شهر دکن وانا نظام بو او سوا کردیتیا خوی شهر دکن دبی وانا گلک آقا نظام بو که او کردن تنی دگوتن هم مسلمانن اوا تشتی فکراندنیه او تشتی هادنه سری گلی ما هادنه سری کردا گلک روی همه کردا دانن روی گلی ما دانن ام او نتویتی جمع کیم او قبیلتی عشیرتی اولتی daha جمع زورن daha ریاخ ودکن نکن نتویتی نه هم هلدن شیخ و پیر و مله و سیدا و اونا جوانا پرسی نتویتی گلکی سستن پیشی کاری ما یه اون پیشی کاری ما یه حتی نا او بونه ما مستجان پیش اکل راسته ام بجن رحي جگر خوین شاد به لی با آوای کو جناب تنها باسكر وساينه مثلا لو كده نيرن علي الشير تو علاقه بأوليتيتنا لا دري عسان نوري باشا تو علاقه بأوليتيتنا نظام ميرالاي نظام شيء علاقه بأوليتيتنا يعني مسألة أوليتيه نينا بيشواي ما ام نوبا اوليدا خنقنا گرک ام راست و تشتیحامه کی راست بکن ام تنی راست جهه اولیجی هم خواهی کرنه اول داری میا مزجی هبونه که کلتورا ما پیش دا برنه گلک تشت کرنه لی ام وقتی نتواتیا خود نیرن نتواتیا ملت دورا خود نیرن ام دنیرن ام گلک قلسن جوانا نظام میده بله دوست شاشم نه تو شاش نینی لی مقایسه کی کوسا مرتب بخناب هر او که لی نایج بوید بیجم ور عسل ام بین ایرو هیجی مالباتن کردن ازیدی تخوازم بزفرن عرض خواه لباکور کردستان دولت و قورجی و نظانم که آقای و داره نایلم بزفرن يعني بله ام ذكرنا سروي بروبليمي صاينا نه مقصد يعني قتليام و جنوسيد و اواجي قتليام قركرن هربويا اوائيه اواجي قتليام قال بابي من چون دركدنا روسيا ارمنستان ایروین بله دبنه را کی داره چون دركدنا کی داره و داره وقت ریسپیا دپرسی دگو هم فلان جیبونه قال بابي ما قر كرنا ام هادنا جيكي دني امو يجي رابيون هادنا جيكي دني حتى ام جيشنا برا لبني را زنجيرا قتلوما او قال كي مجي ديته بو كوچا عسكري رومي عسكري تركا سال 1918 هاتن دركدنا جاي على و داري 12 گنده کرده هبون او چقا زور و او هبو سرون گنده داریتن او گند کوکبر کرن بله ما مستمع حق از براجی تشتکی بیشم بله ایجا ریسپیا بیر دانی دگو وقتی او هادنه وان گنده دا دگو کومه خورت اونا کرد رادوون دو ارتا گوند دادا دست بکرن گووند دا کرمانجی گووند دا کرمانجی گرتن راقصین گوندی فقیر جی گوتو بون ام جی کرمانجن ام تفهبن در کتبون هاتبون او جی کتنه گوونده ورا خورتی اون گفتوب کربون قطعی با اون کربون
بله هاش بیانه نه دیروکا مده زفتشتن ام بزورن سر با برز دکتر کمال سیدو براوجی هنه که بعض بکم تورا دو دیاب کمنی برز کمال سیدو اف دمه های داویه به تایبت اف دمه های داویه اما نزدیکی 20 ساله یعنی 15-20 ساله کل روجاوای کردستان بیاریم بری امزان سینما آموده زانن که 500,000 کس به ناسنامه لوی و کوچ برجیانه امانا زانن دیاوی ناسنامه هبیه جناوی تنه باوی تنه بیه باوی هبیه قیزاوی تنه بیه ور حاصل دولت کی وسا وانا او کنه امان قتلیام زانن امان نحقیه جیزانن امان او که جیزانن لیاز خوازم به تایبت ام بین شرایط پشت 2000 وردا کاری چی بیجیج مرا كاكي ميرزا هيفارا وبخير سرچاوا سلاو ريزي منج بو حمو قهدارن چارپل اگر تو دستورم بدی از خوازم بری برسوا پرساته بدم و اگر مثلا خافتنا عسکری بویک جبركو اتشالقوانا كي ما في مروفا ما زي مثلا قتل عاما ملتان دا و كومال كوجيان دا دقوتنا اگر هما دستوران بدي کرمکه يعني كردن نا مسلمان ين نا سني چه كردن ازدي چه كردن علوي نها قاوي دي كاكي جمال علمدار كرتي تدي بري بروغرام دست بكي بحثا فيلين كرجي كر فيل كردن شيعي گلک جاران دی دیروگا کردان دا راستی دو ستمکاری هاتنه هم کو کردن و هم جی کو نمسلمانن گلک جاران کردی مین مسلمان بشداری قتل عامن لدجی ازدیان بونه لدجی علویان بونه وکو مسلمان یعنی وقتا دولت عثمانی دهات گندکی بچون دوگ امجی مسلمانم لفقیر ازدی علوي كاكاي ونظام اتش بيجي يعني ام بيجن في داويه وقتا داعش ديسا جو صابو راستا برانيا كردان بسايا الشاربونا نتوائي تشتكي وسا نكن لهن كردن جهبون دقوتن امجي مسلمان امجي سنينا قالك يعني اف هيا دفي ام بي يعني تشاوا امجي المانا دخوازن جي تركا دخوازن لدیروگا خوا وگرن دیروگا خوا جارا گدید بر چاوا در باز بکن دوی ام کرجی دیروگا خوا شاشتین خوا ناس بکن افجی نکیمانیه اف مزناهیه گاموسا نکن سروک ریبرین ما پارتین ما و شاشتیان بردوام بکن دوی وی اکیان بکن از وگرم سر پرساتا تجی گود که میرزا يعني ام بحثا 1960 نكن شوطاندنا عمود الوداري دسدو حشتي سيكس بكيماني زاروكن ما لور هاتن كشتن 1996 لحسك تيزا او جروجاباي كردستاني نزيكي 61 كسا هاتن كشتن حبس جيبون حمو زنداني بون الوداري پشتی لی قتل عام هری مزن دورا دست پیکرن پشتی 2011 نهاجی تدی بری 10 سالام دبیجن سرهلدان خلک سوریه دست پیکر بری ام بیجن بری 10 سالان وقتا کو سرهلدان خلک سوریه چه بو کردجی بشداری سرهلدان بون دیجی رژیما بعثیا دیکتاتوریا شامه کردان گلک جاران سرهلدان کربون دیجی رژیما بعثی ام بیجن بری چند روزه که 12 آذار سر سالا سرهلدانا کردا بو یا کل قامش لو دست بکر 2004 و وقتی هن عرب سنی شوینیست خواستن برزیه به حرمتی برانبر هن سروکن کردان بکن وقت برز مسعود بارزانی و جلال طالبانی گوتن نباش لور ج کردان را سروکن کردان را گوتن کردی قامشلو کردی روج آوارازی نبون کو سروکن هرچی قاس برز مسعود بارزانی نه سروک کردین سوریه و سروک کردستان عراقیه برز طالبانی وسا لی قبول نکرن هلبت اف نه سبب سرکه بو لی اف بو کا بو چروسکک یعنی بو چیکک کو سرهلدان دست پی بکه
و افجید دیروکا کردین روج آبادا سوریه دا کورسانا سوریه دا اون چنا ویلی دکن لی بکن دیارا کو هشمندیا نتوایی حسکرنا کرد و کورسانه لجام کردان گلکی خورد بو وقتا کردین ما بشداری سرهلدان بون هیویاوان او بو کو رژیما بعثی نمینه داخوازن گلی کرد بو رژیما بعثی نمینه او کسین کونها ایرود بیجن عمل دجی بشار الاسدن گلکین جوان یانجی بلکی همو پرانیاوان حواله بشار الاسد بون حتی گروپا براین مسلمان اخوان المسلمین 2004 بدزی لگل بشار الاسد بون بیرن بیرخا وقتا شیخ کردان معشوق خزنوی کشتن و لاشه وی وشارتن آویتن چولان و وقتی براین مسلمان پشتگیریا رژیما بعثیا دیکتاتوری کرن رژیما بعثیا دیکتاتوری پشتی کو صدام 2003 العراق کت دسینورا اسلامی در باسی عراق دکرن یعنی صدام حسین دولتا ترکیا ظالم کو اردوغان ایرو سروکاتیا ویدکه به هفدورا کار دکرن خلق کرد تم لدیجی رژیم بو لی حیف و مخابن جارکدن بتایبتی بشن سنین نتو پرست و اولدار از نابلوان دکم اسلامجی نه مسلمان برکو اجی مسلمانم از وقت مسلمان راست بینم لی از نابلوان دکم اسلامجی چه رجب طیب اردوغان چه داعش به چه کسین دن به او سرهلدانا خلق سوریه خستن بن کنترول اخوا وسا کرن او سرهلدان با آلیه کی دن وابرن ام ایران بینن بیرا 1979 شاه ایران چاوا خلق ایران گلن ایران رابون لدجی رژیما شاه لورجی تندرین شیعاب سروکاتیا خمینی سرهلدان کرن بن کنترول اخوا رژیما که هوقاس پیس هات کو خلق ایران ایرو روژن شاه دبن زور ظلمه ساواک دا بباشی دبینن تشتکی وسا حیف مخابن لسوریه جی چه بو او جی بسبب براین مسلمان به پشتگیریا دولتا ترک در روژن اول دا وقتا کو کرد نرازی بون بروس سلوگان الله اکبر بیجن جبر کو کردین ما ام مسلمانن وقتا کو خواه پیشاندان دکرن ندگوتن تکبیر الله اکبر چما جبر کو سلوگان دجی اسد دگوتن او ند چون مولدا بخوینن یانجی المیجه بکن او سرهلدانک ديمقراطيك دخواستن دوی دمیدا ناکوکی دست پیکر و هیزن اسلامی کرد وقت دجمن دیتن لتل عرانه لتل حاصل نزیکی حلب 2013 کتن گندن کردان تدیل در دور حلب گلک گندن کردان هبون زمان خواه پاراست بون ازوان ناز دکم ام دورا درباست بون حتی سال 1908 سریا سفیره زمان خواه کلتورا خواه پاراست بون زراوه وانجی نزیکی زراوه کوبانی هم بو قتل عام مزن لتل عران و تل حاصل کرن روشوان گلکی زحمت بو دورا لشباط 2012 به آلیکاریا ترکیه ایرشی سرکانی کرن جارا یکمین به هزاران خلق مال سرکانی کشتن باجار ویران کرن ام دزانن دورا 2014 چاوا داعش 2014 و 15 جرقه پایتخت خلیفتا اسلامیه داعش جوردا ایرشی سر کوبانه کرن خلق کوبانه درب درب و گلک کساتن کشتن کسک کوبانه دنما همو گندن کوبانه والا بون جی کردان تشتکی کاراساتا که گلکی مزن بو لید باوریام دا کاراساتا هری مزن لمها یکی 2018 دست پیکر بری 3 سالا دما دولتا ترک با آلیکاریا همو اسلام جین دنیای لدجی عفرین ایرش دست پیکرن 20 مها یکی 2018 در روژا که دا نزیکی 73 حتی 75 فروکین F-16 لعزمان عفرین بچوک بون عفرین هرمک بچوکه یعنی 2000 کیلومتر چارگوشه درش بیاوی یعنی 20 کیلومتر تننه لوی عزمانی روژ هبو 73 فروکین
جنگی F-16 Türkiye هبون ده همو مزگفتین دنیای دا جی اندونیسیا دا بگر حتی بالقانه جبو شر دولتا ترک لدجی خلق عفرینی لمیج دکرن لآلمانیا کنها از لوی دا آخفم گلک روشناموان ما بدزی درباسی مزگفتان دکرن تلفون موبایل دنگین ملیان قید دکرن چاوا دعا دکرن جبو سرکفتنا محمد جی کان لشگرین ترک و اسلام جیان لوما جی ادکارم بیجم کو دولتا ترک اسلام الدجی ما بکارتینه اتشتکی دن بیجم هن کسین داعشی وقتا کو جی ام بیجن جی آسیا ناوین هاتبون تبلی داعش شر کوبانه کرن د کوبانه دا دمال کردانان قرآن دیتن نویساندن د سوشال میدیا دا کو منزانی بو خلق کوبانه مسلمان جبر کو د گلک مالان دا وقتا او دکتنی قرآن دیتن یعنی اف دیار دکه کو دولتا ترک حتی روژا ایرو دین اسلام بکارتینه لدجی ما حتی روژا ایرو جی دولتا ترک گلک جاران لسر من نفسینن بیجن کمال سیدو نه مسلمانه چما وقتا اگر مسلمانه کی راست با ده تجارا لدجی دولتا ترک آخافتن نکره کرد باش مسلمان راسته لدجی دولتا ترک خبات و کارکی ناکه اجی جارک دن و یکی نشان ده کو دولتا ترک جارک دن چاوا دولتا عثمانی لدجی ارمنیان لدجی کردن ازدی علوی قطع عام کرن حتی روژا ایرو اسلام کارتینه عفرین ایرو جسدی 96 کرد بن بلکی بهتر حتی 2018 ایرو بلکی صدی 20-25 کرد مانه گشت پیرن روش بروش دمرن شاهی دعوت نماتین کرن حمود دبستان کردال و داره ویران کرن گاوی دیمه بحث کر تلی عنداره کو جیه کی گلکی دیروکی بوش زمان حسیان دا میتانان دا هبو هاتبو پاراستن مالویران کرن همو آثارین وین دزین برن ترکیه گورستان کردان لعفرین حموتین ویران کرن گورستانا کره درسمی دکتر درسمی نوردین درسمی گلک جاران خراک کرن لو داري زيارتك بتشوكها بو حمود تشتوي دزين خراكرن حتى كو جلين خالي اندري ومزقاوتي دزين 300,000 كردي ما كوچ بربو رافيا جعفريني دا عفريني دا كولتورا كمسلمانا يا دالفراهية هبو يعني كردكي مسلمان دكاريبو ديني خو بگوهري ببي مسيحي 1200 مسيحي هبون كليسايا وان هبون بزندی دنگ امریکا دا روژا ججنین خواه بلاف دکرن دواشاندن یک جوان خریستیانان نمان دو ارمنی هبون او ارمنی جی نمان ایرود فیسبوک دا صورتکی من صورتک بلاف کر لگل ارمنی داویه دمها شبات 2018 دا 15 دا ببور 100 سالیا قتل عام ارمنیان دا مپیرا هف پیوینک چکر او جی لور نما گندن ازدیا روشوان گلکی خرابه گندکی بچوکی علویان هیا روشوان جی نباشه جنین ما بتایبتی روشوان گلکی خرابه جنین ما دکاربون آشکره به حجاب بچون ناف جاده کاری خواه بکران ایرو روش نوسایه تشتی که رژیما بعثیه دیکتاتوری دخواست به عرب کرنا ناوین گندا بره کربون ها ناوین گندان جارک دی دکن عربی یا دکن ترکی د زمان خواستری دا افتش همون نمابون زانینگه هاتی بود چه کرن دبستان کرده هاتی بود وکرن حیف مخابن افتش تشتک لور نما از دخوازم گوتنا خواه دیا تنها ببوره من دریش کر پشتی که عفرین که دست دولت ترکا یا ظالم و اسلام جیان چوم اسرائیل جروزالم پوست روزنامه که اسرائیلیه گلک دوست من لو داره هنه هف پیوینه که درو دریش مرچه کرن دور دا نویسیک هیا دبیجه بره دوستین کردان چیا بون لی پشتی فروکه چه بون پشتی درون یعنی فروکین بی او فروکوان چه بون چیاجی نما دکارن کردان بپارزن حیف مخابن لعفرینی وصابو
بله سپاس مالا تا ئەمە جارێکدن بزبرن ویالی ئەمە هەستن با دیسە کاک جەمال ئالەمدار ئەم تۆزەکی بکەونە ناو دیرۆکێ مامۆستاجان کاتی کو مەرڤ لێ دنێرە لە تەڤگەری شۆڕەشی کۆشگری کە دلێ دەوڵەتی تورک بێ وەخت بێ کو شۆڕەش ئامادە بە هجوومی کرد پرۆڤۆکاسیۆنی کرد هەروە وی تێک بر و ئێمە باسی کردن کە بە سەدان گوند وێران بوون بە هەزاران خەڵق کوشتن و نزانم چی دوای ئەوە شێخ سەید هەر بە هەمان سەبەبی کە دڵێن شۆڕەشی هیچ ئامادە نەبوو بە پرۆڤۆکاسیۆنێکی دەوڵەتی تورک ئەوە پرۆڤۆکە کرد و شۆڕەش تەقیە و سەر نەکەت و جاردن بوو سەبەبی تێکچوون و مردن و ژەنۆسید و دارەوەکردن و شتێ وها هەروەها کە ئێمە لێ دنێرن شۆڕەشی کە دلێنن سەرهەلدانی یاژی بەرخوەدانی بزوتنەوەی یا خەڵقی دێرسم کە دیار بوو دەوڵەت دێ هجوومی لەو لایە بکە بە سەرکردەی کورد حرەکەی کورد تێگەیشتنی کورد هیچ ئەوە حسابی ئەوە نەکردن چی دلێ جەنابێتە بووەوە بەڵێ وڵا خۆی ڕاستە ئەو شتە بووە یعنی ئێستا کە تەماشا بکەین شۆڕشەکانی کورد دایما بە سەبەبی وها نەبووە کە بڵێ وەکو گەل هەستی بۆ ئەوەی مافی خۆی داوا بکات لە تاریخی کوردان ببینی دایما وەکو مامۆستا دکتۆر کەمال گوتی دین پێش هەموو شتێک بووە یعنی تا ئەگەر شۆڕشەکانی کورد ببینین لە کوردستانی باکوور شۆڕشەکانی کورد بۆ یەکسەر بۆ خلافەت بووە خلافەتی بپارێزن و کوردیش لە هەموو کەسێ دیندارتر بووە لە وەختە بۆیە شێخ محمودی جواب بووە شێخ محمودیش عینشت بوو ڕاستە بەداخەوە دین سەیطرەی کردوتە سەر کولتوری کوردان و کورد دایما هەر بە واستەی دینیش لێ دراوە بە ناوی دین زەختی لەسەرکراوە و بە ناوی دینیش کوژراوە کە دەیکوژنیش ئەڵڵاهو ئەکبەر دەڵێن و کانەمە کافرێک دەکوژن و چەند جارێک هەتا لە عێراق با بڵێن هین لە شیعەکان فتوایان دەرهینا کە کوشتنی کورد خێرە و سەوابە خوا دەیباتە بەهەشت ئەو شتانە هەموو لەو تاریخی نزیک بووە یعنی شتێکی وانەیە کە لە بیری خەڵق نەبێ بەڵام کورد تا ئێستاش خەڵقێکی زۆر ماون هەر لە بۆی بیر و باوەڕدان بەداخەوە یعنی من هەتا لە کوردستان بووم لە کاتی خۆی کە زیارەتی کوردستانم کرد لە 68 بوو دەرمانی سویدیم بردبوو لەگەڵ خۆم بۆ ئەوەی ئەوەختەش دەرمان نەبوو لە گوندەکان یەک لە گوندەکان لە منی پرسی وتی ئەو دەرمانانە لەکێ هات وتم لە سویدەوە هێناوە وتی ئینشاڵڵە سویدی موسڵمانن نەخێر موسڵمان نینە ئەوان کریستیانن وتی دانا ئەو دەرمانە حرامە وتی بۆچی حرامە وتی چونکە ئەوانە موسڵمان نینە و مەڵا دەڵێ هەموو شتێک لە خریستیانەوە بێ حرامە وتی بابە برا موسڵمانەکەت لە بەغدادە تەیارەت بۆ دەنێری بۆمبەت بۆ دەنێری دەتکوژی سویدیەکەت دەرمانت بۆ دەنێری هەتا نەمری ئەو برا موسڵمانەکەت باشترە یان ئەو خریستیانەکە دەرمان بۆ دەنێری وتی نا ئەو ئومەتی محەممەدە ئەو شتێکی ترە مەقسەدم چییە یان ئێمە هیچمان نەکردەوە ئەو شەرۆکایەتی کوردەکان کە دێن دەسەڵاتیان لەدەستە تەنویری ملەتی کوردیان نەکردووە بە تەواوی دەرسیان نەداوەتێ کە کورد ملەتە دین بەکار دەهێنرێ ئێستاش دین بەڕاستی وابزانام یەکەم ئالەتە بەکار دەهێنرێ بۆ ئەوەی کورد لەناو بوون ئەمە مشکلێکی زۆر گەورەیە بەڕاستە بەڵێ واتە زۆر جاریش وەکو باست کرد ینی لە تاریخە زۆر فرسەتی باش هاتیە بۆ کورد ئینگلیزەکان لە کوردستانی باشوور فەرەنسیەکان لە کوردستانی
ڕۆژاوا داوایان کردووە کە لەگەڵ کوردا یەک بن دەوڵەتیان بۆ دابرێن سەرۆکەکانی کورد قبولیان نەکردو کە ئەوانە کافرن ئەمە لەگەڵ عوسمانەکان و لەبەر ئەوەش ئەوەمان بەسەهات جا ئیشی کورد زۆر سەختە ناحەیەک بەدین لێ دەدەن سەر وەختێکیش لەبیرما کە دەیانگوت کورد لەبەرەوەی کە ملیەت چییە و قەومیە لەبەرەوەی پێش ناکەوی لازمە ئینتەرناسیۆنال بی بەڵێ ئەبێ بیر و باوەڕی بە دنیایەکی ئازاد هەبی ڕەباکو خۆت ئازاد نیت دنیایەکی ئازاد چۆن داوا دەکەیت تۆ ئەوە هەتا مناوەرەکانی کورد زۆر مسەقەفی کورد هەبوون وەکو ئێستاشانە کە چەک بوون دەیانگوت کورد ملت نییە کورد حەقی نییە داوای دەوڵەت بکە بۆ نەوعا بە عێراق ڕزگار ببیتە سۆسیالیست هەینە کورد ئازاد دەبی هەر بەو نەوعا ماوەیەک بە دین ماوەیەک بە سۆسیالیزم و بە چەپی ماوەیەکیش بە تر ئەو کوردیان لەناو بردیە و کولتورەکەشیان وەکو پێم وتی جەنۆساید کردیە کولتورەکەشی نەمایە و زەعیف بووە و زمان چەند زۆر کورد هەیە لەستە لە ئەستەمبول و لە بەغدا دەژین کوردی نازانن ئەمە کارەساتێکە بۆ خۆی بەڵێ وەکو پێم کارەساتەکان زۆر بەڵێ مامۆستا جان هاوڕێ خەجۆل لە بەرنامەیەکی چارپەل مەدیا قسەیت کردی کاتی کە لە تورکیا گوتن شۆڕەشی حرف ئەکەن ئەو کاتە ژەنۆسیدی کولتور و ژەنۆسیدی تاریخی ژەنۆسیدی زمان لە ناو کوردین باکوور و باشوور چوو وەڵە خۆی کاو حرفا گۆرد دی کوردی باکوور ناتوانن لەسەر حرفی پێشەوە کە دخواندن دنویسینە ناتوانن دیرۆکێ بخوێنن ناتوانن یەک و دوو تێ بگەن ناتوانن هیچ شتێک بکەین خۆی ڕاستە خۆی لە ئەساسە ئەگەر بێ سەر حەقیقەت لە کوردستانی باکوور ئەتەتورک شتێکی زۆر غەڵەتێکی زۆر مەزنی کرد کە ملەتی تورک ئێستاش پێی نازانی کە هات حرفەکانی عوسمانیەکان کردی بە لاتینی بە ڕۆژێک قەراریدا هەموو شتێک دەبی بە لاتینی بێت ئەمە چی بوو حتا تورک خۆی ناتوانێت بچێتە کتوبخانەکی تاریخی ملەتی خۆ بخینی یعنی تاریخی ملەتی تورک لە خۆی قەتە خرد یعنی تاریخ پاش ئەتە تورک دەست پێ دەکات ئەو ملەتەش وەکو خۆمان دەزانین بەو کولتورە بە ناوی تورکی و نەموتڵ تورکم دیانەوە ئەو شتانە دەڵێن کە ئەمە تورک هەم باشترین ملەتە کەسێک کە تورک نەبێت لە تورکیا بە ئینسان حسێن ناکەن هەر بەو عەقلیەتەشە ئێستا پاش 100 ساڵ پاش ئەتەتورک دین دیسان گەڕایەوە کە ئەنەما ئەتەتورک هیچی نەکردبوویت لەبەر چی چونکە بە زۆری تفەنگ و بە زۆری دەبانچە کرابشتە بە ئیقناعکردن نەبوو تر ئەوەیە ئێستا تورکیا یەک لە دواکەوترین ملەتە لە ئینتەرناسیۆنالی دنیا لە حرەکاتی دنیا دۆستێکی نەماوە بەو زەعیفەی خۆی کورد ئێستاشی چی پێ ناکرێت معناوی ئەمەش لەوان زەعیفترین پێویستە خۆمان ئەوەی بزانین کە دوژمنەکانمان ئەغڵاتیان زۆرە زەعیفیان زۆرە ئێمە ناتوانین هەتا ئێستا لەو نقاتە زوعفانە نزیکیان بەڵێ مامۆستا ئێستام تۆزەجی باسی ڕۆژهەلاتی خۆرەوەی کوردستان باسی ئیران بکەن کە لە مێژووی کورد و ئیران زۆر شتی نەخۆش قەومیە حتا ئێستاژێ ڕۆژ نییە کە دوو کورد سێ کورد لە سێدەرە نەدرێت بەڵێ ڕاستە ئەواژی بناوی ئیسلام دکە بەڵێ ڕاستە ئەوەی کە لە سێدەرە ئەواژی ئیسلامە ڕاستە تۆ عەلاقەی بە ئیسلامیەتی و ئەو نییە یان ئەوە کەکەوە باسی ئیران بکەن کات لە وەختی شا و حتا ئێستا چی دڵێن وڵا خۆی زانی مەسەلەی کورد لە ئێران نەختێک فەرقی هەیە لەگەڵ پارچەکانی تر بەڵێ
لەبەرەوەی کە کولتوری کوردی ئەن زمانی کوردی با بڵێن لەگەڵ زمانی فارسی زۆر نزیکە و ئەوەیان بەکارهێنەوە کە ئەنەما کە کورد قسمەکە لە کولتوری ئێرانی و زمانی ئێرانی لەگەڵ زمانی کوردی نزیکی یەکن بە زمانی ئێرانی ئێستا لە زۆربەی ئەوە عەرەبیە بەڵێ ڕاستە بەڵام چییە خۆیان ئەو عەرەبیە بە پاش ئیسلام هاتیە زمانی ئەسلی کەونی ئێرانی عەرەبی تێدا نەبووە پاش ئیسلام هات عەرەبی هێنا ئێستا هەر کەسێک لە تاریخی ئێرانە کە بڵێن تێگەیشتوو بی بە عەرەبی قسەی بکە بە مثقف و بە کولتورە ئینتێلێکتوێل حساب جا لەبەرەوەی هاتە ناو زمانی ئێرانی ئێستا سەتا 40 زیاتر لە زمانی ئێرانی عەرەبیە وەکو تورکیش وا بوو زمانی عوسمانیە زۆربەی عەرەبی بوو جا بۆ شتە تانویانە کوردەکەی بچەوسێنن و ئیقناعی بکەن کە تۆ لە کولتوری ئێرانی و تۆ بۆیە بەو حاڵەتە هینان کە دوایە کە ئیسلام هات ئێستا بە ناوی ئیسلام دەیکەنەوە شتە وەکەش ئەو حرەکاتانەی کە لە ئێران کرا مەسەلا زمانی مەهاباد شاهنشاه زۆر بە ئاشکرا یعنی کوردی بە دوژمن زانی و هەر بەو ناوەی کە کورد دوژمنی فارسە ئەدامیانی کرد زۆربەی سەرۆکەکانی مەهاباد ینی کۆماری مەهاباد و پاش ئەوەش دەوامی کرد و تا ئێستا مەکتەبێکی کوردی نییە لە ئێران خومینیجی بە هەمان مەبەستی کووردا دوای خستە دژمن ولی ئەوش بە ناوی ئیسلامەوە بوو کە تۆ مسلمانی لازمە لەگەڵ جمهوری ئیسلامی بی چۆن وەکو کاک دکتۆر کەمال گوتی دەوێن دکتۆر کەمال نەمسلمانە چونکە دژی تورکیایە هەموو کە دژی کۆماری ئێران بی ئەوڕۆ بە مسلمان حسێب نابی بۆیە هەموو کەسێک مسلمان دەبی لەگەڵ کۆماری ئێران بی ئەو وەختە زمانی کۆماری وەستا بەڵێ ئێمە جاردم بێن بە لای بێن بە مامۆستا عسکەری بۆیک مامۆستا دخوازم تشتێک تایبەتی بپرسم یعنی ئەوژیش بۆمە چا بێژن ژەنۆسید نەبێژی باوەڕ بکە ژەنۆسیدی خراپترە کە دووەختێ داعیشتا تو زانی نێزیکێ 4-5 هەزار کەچێن کورد ژنێن کورد داعیش ڕەواند و بر و آنها جوانا پاشمایی هنک جوانا داعش لگل وانا زوجیه و لگل وانا تکلیبیه و زاریه وان بونه ایجان ها نه دیو باوی وان وانا هنک جوان نه دیو باوی وان قبول که و هنک جوان جی او کد نه قبول نک یعنی اوه روشوان جنا چی بد تو چی بیجی سانی چانه من هیجا حوکی پیش ده حوکی برک خبر دا بله براستی ام دیروکا خواهد دنیرن دیروکا نکوتن یا ایزیا یا تمام یا کرد و کردستان دنیرن تشتی عجیب هاد نسری مدا سرهلدانی چوین هاتنا گلک تشتی عجیب هاد نسری مدا نواندا جیسا جی ازدی بری دا پروبلیما جنی ازدیا وقتی کمکشیا دا او پروبلیم هاتیه میدانی یعنی اما جار عولی نینه اما جار عولی نینه اما تراجدیه اما جار عولی نینه اما دیروگتی بله چرا دیروگتی وقتی داعش هات کت سسی ماه 8 کت شنگولی وانا ایدی زانه بود چه بینده سر ازدیا گنده ازدیا دان قیز ازدیا جن ازدیا نظام چه برن و او یکی ابو کوان رو بزوجن کاغذی خواه زواجی چه کرن اما تشتکی نونی بو کاغذی خواه زواجی چه کرن واکی بگنه قانونی وقتی جنا ازدی را زوجیه اصلا جنا ازدی کریه مسلمان
او زار وکی جوی و جنا ازدی ببه او مسلمانه وقتی داعش هاتش کنندن گلک ایدی او جن ازیا نویر بون با هاتانا چونکه دگوتو که هم هرن و زاری ما جمع بسینن ازدی زاری ما قبول نکن مزنایی که باب شیخ مجی او بو که ریوه کر بر وان جنا گونی وان تیتنه اونا چونه زوری برنه دیسا هادنه سر چاوی مرا لی پرسا زاریون ما میدانه چرا پرسا زاریون ما میدانه گره که همی پرسی رند حوه که رند کورایی بفکرن نه دولتا عراقی نه دولتا که مسلمان ایزن ندادن وان زارا ازدی هل نجم خدا اما گونه ازیانی نه اما گونه قول و قانون دولت مسلمانه او زار مسلمانه و زاری دا نویسی هم مسلمان سبه دست با زار ببه 5 سالی جی و بین ازیا قرکن بین اوا مریمه یه بده مدا اوه پرس لما ازیال ندان لما ازدی نکار بون وان زارا جمع گلکا و پرس پیش داد وکی بکار بین وان زارا تاوی دایکی وانا دقن اروپایی براسار خو قبول که او مسلمان یا نزدیه لی وقت زار ما دولتا عراقی دا او هری ما کردستانی به کی داری به ما ورا دا او زار کاغذی وی دا هر تشتی وی دا به نویسار چا مسلمان بویجی ازیا او تشت قبول نکر یا نه که او قول نی بیا ازیا قبول کرا ناجید قول و قانون دولت مسلمانی دا به شریعتی ہے اونا دوید یکی که ازدیکستان یا کافرک آنی سر دین حقیه اوی هر جنتی مسلمان اکی که دین خود ترکند چوبو ملت اکی ماین وی را چه دکه با وی را قتل همه گرکه او بیکشتنی اوا تشتنه که گرکه هم رند وان تشتا بزامبن ام وان تشتا بزامبن که او ملتی دنینا هم گناهکار نکن سسیه ما هشتا راستی ظلمه که مزن هاته سری شنگالی ظلمه که اصلا کسی ما باور ندکد دورانا 21 دا دورانا علم و تکنیکای دا دورانا پیشداشوینی دا اف دورانا رونایی دا وی تشتکی ایسا بی سری ملتکی ایزیا دنیری دگو امریکا پشتا میه دگو روسیا پشتا میه دگو حریم کردستانی پشتا میه تمامیا گلی کرد پشتا میه که دکاره تشتکی ایسا بکه لیمدید نوا چند روزا دا چه هات سری شنگال فقیر چه قامری قربون چه قامری رواندن برن جن ازدیا برن فروتن جن ازدیا برن وان بازار خدا فروتن و گلک ولات مسلمان دا هاتن فروتانی اما تشتکی نونی نه راستی جه تشتکی نونی نه انا تشتکی نونی نم قتلیامی دن داجی بله دن داجی افتش کرنه و از چه فکرم که او داشی هاته بون اونا هین کرده بون یا نه یکی ازبکستانی هاتیه یکی چچنه یکی او هاشون تشتاتنه اصلا مکتب که بو او تیدا هین کرده بون دیروک هین کرده بون که گرکه همو بینه سری خلقی دا ما مستا لدرسمه جی ده قتلیاما درسمه دا جی به هزاران که درسم یا سب ترکا برن ناف خلپا خواب مزن کرن نه تزه درتینه ورتی yani eski zanımı azvite şey zanımı berici yani zarok Ermeniyacı de beren
بله زارو یدنیج دبرن مزن دکرن خورا دکرن اسکر دا دونیم بری جانی اون دادن جانی اون ملت ها دادن نه keçi Kurdin dersimi ne jine generalana jine zariye var İca tişteki dineci bejim bele tişteki dineci bejim Müslümani milyar teki zedeye söyle bu bele her Müslüman günahkar ne Niha ev milyar te Müslüman seva sê çar devleta dixebite Müslümaniya dünyayê seva sê çar devleta têne xebitandin ev devlet jî em zon nikine bele ew devlet jî boy xwe wê qewatê didine xebatê boy xwe her tiştî dikin çira bele şengalê sokirin çira îro jî pirsa şengalê çênabe pirsa şengalê îro jî heve heft sal e êziyê feqîr bin çadira da bin çadirê neylon da nikarin herne welatê xwe nikarin herne mala xwe ev çi ye ev çi qetliyam e tiştê êsa nebiye ew ê hanîne ew ê dihatin ew ê dereviyan dihatin ew ê ji Mûsilê dereviyan ji Cêdinê dereviyan dihatin îro herekî çi ye mala xwe da herekî çi ye miletê xwe ew biye lê êzdî nikarin herin êzdî destê partiyayê Kurda da destê partiyayê hinek Kurda da rastî bûne mînanê lîstokekê ew davêje ser wî ew davêje ser wî û binî da jî berjewendiyê dewleta Îranê ne berjewendiyê dewleta Iraqê ne berjewendiyê Tirkiye ne şengal hevekî cî stratejîk e herkes çavê wan ser e herin wira bikine bin destê xwe da wira ew bikin û ez na gelekî hinekî ez û hinekî mîna min gelek hene difikirin çi hate serê Efrînê dibe wî tiştî jî bîne serê şengalê û ew gunehê bikeve stî partiyayê me ew partiyayê me ku îro çûne wira beyraqê xwe wiyalî divin tînin seva çi ew piştgirtiya şengalê nakin bêlin bira xelq here bikeve malê xwe alî wan nakin bêlin rehet bira xelq herin çiyê xwe da hiç katliam tamam nekirine xey lê qetlam hela temam nebiye bele heft sal wextê pêşî şengal bû yêmîna min rastî jî difikirîn digotin milletekî mezin pişta me ye Kurdistana mezin pişta me ye me tenê nahêle em ê habin wê cî bidne me roja qetliam bû milletê me Kurd bi her desta rabûn pişta hêzdiya millet gir rabû pişta hêzdiya lê ez dereqa ewa da navêjim dereqa hinek hêza da navêjim berjewendî hatin ketine ortê da herekî bi berjewendiyê xwe hêzdiya nêrî bele îro jî dîsa giş bi berjewendiyê xwe hêzdiya dinêrin heyran bêlin bire ev civaka feqîr ev civaka ew herin bikeve malê xwe da herin gi dinyayê bela bû nê wê sibê hêziyê dinyayê bela bin ew govek ertê jî wê destê wan here bele hêziya mamosta heta spas. na çi jî biye netewa xwe bernedane gelek spas mamosta em carek din îcab bêne ba dîsa Kemal Sîdo bi giştî di derheqa qetliyamên li Kurdistanê da û bi taybetî jî Helepçe da çi dibêjî çi gotinê te hene wenekî Kurd behs bikî dê baş be كاكي ميرزا تدي بيرانين المجي هنا لقال حلبشة هرشقاس از وك عسكري بيوك وكاك جمال هوقاس بيرجي نبوما لهن بيرانين المجي هنا لقال temel dirêj bî أري حزارنا سدو حيشتي وحيشت أم لموسكو بايبون لموسكو يبون وقتا حلبشة
هات کیمیا باران کرن بجهرن بغازن جحره لحلب چدان چند خواندکارن می کردان لو داره مشک چه کرن مشک بچوک لمیدان سور لموسکوای تدی بروسید بجن کراسنه پلوشد لو داره چه کرن دولت سوویت وقتی پشکریا صدام حسین دکر او خورتن مگرتن یک جوان وگراندن سوریه نها بلکی گهداری المدکه او گلکی اشکنجه کرن یکی دی از نخوازم ناوا بیجم نها جین پای بلندانه جی وگراندن ایران ماس میدیا روسیای بحثا حلب چه نکر به هیچ شوایه کی و وقتی تدی اینترنت جی تنبو ما برادوین بچوک يعني شورت فيل او بيلين كرت ما جهداري لا بي بي سي دكر جهداري لا تشبيجم قالك راديون او رفي دكرن بحث حلب شكرن دورا بالوسخانه ايراني وكون هكا جمال جي قوت دي ايراني دخست نافي صدام حسين بيس بكي كل صدام حسين مروبا كي بيسا لو ما قالك هولدا لهر ولاتكي د بالوسخانه خدا فیلم حلب پیشکش بکه ازو او دوسته کو دولت سوویت وگراندن سوریه و تسلیم سوریه کرن هم چون بالوسخانه ایران لو داره متماش افجارا یکیم بو که جانا مده جارا دایی به چون بالوسخانه یکا ایران مبهیز کلو داره پریس کنفرانس که و فیلم اما چوب چاوی خودید چاوات دی او بیجن بلکی 7 روز 8 روز 10 روز در باس ببون ما بيستبوا اللي ما ديما ندي تبون اف بيرانينا منها لقال حلبشة وقت از هاتم المانيا لقال ريخستنا كوماليا بشتوانيا قالين جيرغافي سوران دب كرد مي سوران دبيجن كومالي قالاني هرب ليكراو ام دبيجن كومالا قالين جيرغافي يان جير تهديد جمعية الدفاع عن الشعوب المهددة عرب دبیجن مکارکر او کسی آلمانیه کو کمالیا ما آوا کربو برز تیلمن سولش و هوالین وی سالن حشتی دا گلک جاران جی حکمت آلمانیا را دنویساندن دگو حکمت آلمانیا او زانبونین کو مروف چاوا غازا جحراوی آوا بکی دده صدام حسین يعني حكومة ألمانيا قبول ندكر قلت اشتكي وسطنا يا دارك ناوي دو فيرمين ألمان د روجنامه مدى هات بلافكرن محكمة كألماني لباجار كلن جزادا كوملا ما جو اگر جارك دن والناوي حردو فيرمين بيجن جرك ون 9 مليون مارك بدن يعني 9 مليون مارك جرك بو او رخصتنا ما يبچوك بده لجي كيف خاشي كو روجنامه يا جيروزاليم بوست يا اسرائيلي بشتي دو حفتيا بحث كر مرابو چكر هوالين ما دقوتن جيروزاليم بوست دبيجا وقتا تقولوا قوت هلبت تدكاري دوباره بكي بوري ام جوي مسألة خلاص بون محكمة يا كلني افتشت سر كومالا مراكر بشتي كو شر کویت چی بو صدام حسین کویت داگیر کر دو ایرشا امریکا هات سر صدام و وقتی دست بکرن کو صدام حسین بجحرین کیماوی الکرده دانا لی حتی و وقتی بحث ندکرن لو ما عمل دوی مسئله مان سال بسال ما وقتا سالا سر سالا کراسات حلب چبو ما بحثا ویگه کر بری چند ساله که 2018 سی سالیه حلب چبو ما راپورتك برفره آذاكر لسر بنقها شاهدين خلقين حلبچه بهفكارية شاردارية حلبچه اف رابورت ما بلافكر لدعيني وقتي امهاتن برليني لبردارية براندنبورغ نزيكي برلمان ألمانيا يا فيدرالي ما خو پیشاندانك چكر ناوي خو پیشاندان تدي كاراساتين كردا وسانا ووقتي عفرين نيجي رودابو من نویسان سر پلاکاتین خواه جه عفرینه جه حلب چه حتی به عفرینه بره بغازه نهاجی به
تانکên لیۆپارد براستیژی تانکên لیۆپارد بەشداری ێریشên yên Almanî êrişên Tirkiye li dijî Efrînê bûn cîgirê serokê Parlemana Almanya Birêz Claudia Roth ku îro cîgirê aynî cîgirê serokê Parlemanê ya derket derva hat beşdarî xwepêşdana me bû ev rapor dehan bir em dîsa dixwazin niha jî sibê vîbînarekî me heye yani semînara înternetê da ligel endameke Parlemana Almanya ji partiyan çapan ku niha bi şêweyekî resmî daxwaznameya pêşkêşî Berlemana Almanya kirine me jî belavnameyek belav kir me daxwaz ji hemû fraksiyonên Parlemana Almanya kir ku Helepçe û Enfal bi giştî em dizanin dîroka Enfal kekê Mêrza tenha behs kir yani 1977 berdewame ji germiyan Kerkûk Behdînan Helepçe qetlîama Enfal di nav de Helepçe wek genocide bênaskirin û Almanya beşekî ji ber pirsyariyê bavêje ser milê xwe ji ber ku zanebûnên teknîkî yên zanistiyên Almanya hevkabûn hevkar ji bo Saddam Hussein ku gazên jehrawî ava bike ev bû îsbat piştî 2003 mehkeme hatin çêkirin li Frankfurtê li Holandê ev yek hatî îsbat kirin mehkemeya tawanên şer li Bexdayê jî ev tişt îsbat kirî daxwaza me niha li ser vê meselê em kar dikin ku ev tişt bênaskirin yani ji bo ku hûn bihêvîne ku Almanya wî tiştê qebûl bike em karê xwe berdewam dikin tiştê ji me tê em ê bikin nebû em ê saleke dî careke dî karê xwe berdewam bikin tedî Almanya da hîna wexta ku partiya çep tiştekî dike partiyên nir qebûl nakin tedî çawa partiyên me wexta partiyek tiştekî dike partiyên ew tişt rast ne rast bê partiyên din nakin yani wexta partiya çep vêkarî rabe ihtimal heye partiyên din vêkarî razî nebin qebûl nekin lê em ê karê xwe berdewam bikin heta ev tişt bênasî Belê gelek spas bo te û em derbas dibin ba Birêz Cemal Alemdar mamoste Cemal bi boçînê to ew dewletên zilhêz û ewanê tir bo ew kata ew tometî Sedam qebûl nedkirin طبعا پێش هەموو شتێک ئەبێ بزانین کە سەدام حوسێن بۆ ئەوان فایدەی زۆرتر بوو لە کورد مادام دەوڵەت نییە کوردیان هەر بەکار هێناوە بۆ مەبەستی خۆیان بۆ پەرژەوەندی خۆیان بۆ ئەوەی پاشان کە ئیشان تەواو دەبێت کورد واز دەێنن ئەمە زۆر مهمە کە کورد بزانێت هەتا ئێمە دەوڵەت نەبین ئێمە ناتوانین داوای حەقی خۆمان بکەین ئێمە دائیمان بینی پەرژەوەندی دوو دەوڵەتان وندا دەبین بۆ مثالێکت بۆ بێنم لە ساڵی 1974 دوو گوندی خریستیان مەسیحی لە مووسڵ شەوتان دەبین بەڵێ وەلەشکری عێراقی چوو لەوێ بە ئاگر زیاتر لە 100 ژن و منداڵ و پیاوی خستە ناو ئەشکەفتێکی وە سووتاندیان بە زیندیاتی سووتاندیان کاوە بوو شۆڕش ئەوەختە ئیمکانیاتی زۆر نەبوو بەعزە ڕەسم و مەسلمان گرت و بەعزە دۆکومنت و شتیوامان کۆ کردەوە جەنابی بارزانی بە منی گوت ئەو شتانە ببە لە United Nations لە نەتەوە یەکگرتووەکان بەڵکو باسی ئەو مۆزوعە دەکەن بۆمان بۆ ئەوەی دنیا بزانێت کە شتێکی وا بووە من چوومە نیویۆرک 74 بەڵێ پێش هەموو شتێک پێش ئەوەی بچمە ناوبینایی نەتەوە یەکگرتووەکان پرس کۆنفەرانسێکم کرد لەگەڵ BBC و لەگەڵ هێنەکان ڕۆژنامەکانی ئەمریکی و ئەوانە کە ئەم شتە کراوە و باسی گوتم من هاتووم بۆ ئەوەی بچمە ناو نەتەوە یەکگرتووەکان بۆ ئەوەی دەوڵەتەکان یارمەتیمان بدەن
ئەو خەبەرەت چوو بوو بۆ بینایەکەی دەتەوەیە گرتو و منیان نەهێشت لە دەرگا بچنە ژوورەوە ناوم لەسەر بوو حکوومەتی عێراق ناوی منی دابوو کە ئەو کابرای نابێتە ناو بینایی نەتەوەیە گرتووە هەوڵمدا بێفایدە بوو تا ڕۆژنامەوان چیەک هات وتی وەرە من یارمەتی دەدەم منی ڕۆژنامەوانی نیویۆرک تایمز بوو منی برد بۆ ئۆفیسی خۆیان هەر لەو منتیقەیە بوو لەو نزیک بوو هەویەکی ئایدی کورتێکی ڕۆژنامەوانیان بۆ مندانا لە دەرگای ڕۆژنامەوان چوومە ژێر ئەو جار لەوێ تانیم پەیوەندیم کرد بەبێ مبالەغا بەبێ لەگەڵ 53 نوێنەری وڵاتانی نەتەوەیە گرتوەکان کە بۆمان شتێکی وا بکەن کە لە جەنەرال ئەسەمبلی بتوانم باسی ئەو مەسەلەی کورد بکەن کە چەند زوڵمی لێکراوە بۆ ئەوەی بکەی لازمە دەوڵەت بێت لازمە دەوڵەتێکی سەربەخۆ بی و لازمە دەوڵەتێکی سەربەخۆ ئیمزا بکە کە ئەوە سپۆنسەری تەدەکە و ئەوەی بتانی ئەو مەسەلەیە ببێ بۆ جەنەرال ئەسەمبلی بۆ گرتوەکان لە 53 دەوڵەت یەک دەوڵەت قبوڵی نەکرد هەموو دەیان گوت دەوڵەتێکی تر قبول بکە ئەو جا ئێمە دەین ئاڵێکاری دەکەن بەس وەکو دەوڵەت ئەمە سپۆنسەر ناکەن دوایێ ڕاستانە توێنی هەبوو نوێنەری لوبنان بوو لە نەتەوەیە گرتوەکان ئەو هات بە منی گوت وەرە نامبەیەکەوە بخۆین قسە بکەین بۆ ئەوەی بزانیبی ئەو بینایە ئەو دەوڵەتانە چۆن ئیش دەکەن وتی ئێمە دوکاندارین ڕاستان توێنی گوتی ئێمە نوێنەرانی دەوڵەتان لێرە وەکو دوکاندارین ئەتوو بە من دەڵێ وەرە مەسەلەی کوردی باس بکە لە نەتەوەیە گرتوەکان منش پێ دەڵێم تۆ چ بەبەن دەدەی بۆ ئەوەی ئەوەت بۆ بکەم ئێمە وەکو دوکاندارین تۆ شتێکت دەوێت لازمە شتێکت هەبێ ئێمە کورد هیچمان نییە بەڕاستی هەر غەدرمان لێکراوە گوتی ئەو قسانە لە پۆلیتیکا نییە غەدرم لێکراوە و من ئینسانێکی باشم تۆ چەند مەسلحەتم لەگەڵ تۆیە ئەو هەندێک بتانم ئاڵیکاری تە بکەم گوتی ئەگەر من مەسەلەی کوردی بینمە ناو نێتەوەیە گرتوەکان عێراق لە من عێجز دەبێت لە لوبنان من نوێنەر لە لوبنانم تورکیا لە من عێجز دەبێت ئێران لە من عاجز دەبی زمانی شاه بوو وەختە زبەر لەبەر عێراق سۆڤێت هەموو بڵۆکی سۆڤێت من دەبێت لەبەر تورکیا و ئێران هەموو دەوڵەتی غەرب و ڕۆژاوا دژی من دەبن لەبەر چین دژی من دەبێت چونکە مەسەلەی کوردیوی هەیە مەسەلەی تبەت هەبوو ئیسپانیا دژی منە چونکە ئەویش مەسەلەی کوردی خۆ هەیە مەسەلەی باسک هەیە من هەموو دنیا دەکەمە دژمنی خۆم تۆش بە من دەڵێ من هیچ نییە بدەمەتە من چما خۆم دژمنی خۆ بکەم یعنی مەسەلەکە چییە بەرژەوەندی و مەسلحەت ئیمڕۆ ئەساسی هەموو سیاسەتێکە لە دنیا وە کەسیش لەبەر عشقی چاوی کورد یارمەتی کورد نادا ئەوەی با بزانین یعنی ئەوە جارجار برادە کوردەکان دەڵێن وەڵا ئەمریکا تا ئێستا سیاسەتێکی کوردی نییە سیاسەتی عێراقی هەیە سیاسەتی تورکیا هەیە سیاسەتی لەگەڵ کورد لە عێراق بە جۆرەی عێراق معاملە دەکەن لەگەڵ کوردی تورکیا بە جۆرەی تورکیا معاملە لەگەڵ دەکەن ئێمە ئەوەش نەگەشتین کەوا کورد بێکەسە و هەتا ئێمە نەبین بە دەوڵەت باوەڕ بکە کەس یارمەتی ئێمە نادا بۆ جۆرێک کە دەمانەوێت بەڵام هەر یارمەتیمان دەدەن بۆ ئەوەی بەکارمان بینن بەکارمان بینن بۆ ئەوەی مەسلحەتی خۆیان پێمان تەواو دەبی وازمان لەدەین وەکو زمانی 75 کە شاهی ئێران چۆن ئەمەی فرۆشت و هەموو کەس دەیگوت وەڵا شاه خیانەتی لە کورد کردیە بەڵێ مامۆستا خیانەتی نەکردیە بەرژەوەندی دەوڵەتی خۆیە بە کورد ئێستاژی وایە وەزعی ئێمە هاي نیشتە ئێستاش بەس شتەکە فۆرمەکەی نەختێک گۆڕاوە مۆدرنتر بووە هەر ئەوەی لەبیر مەکە کە کوردستانی باشوور ڕەفەراندۆمی کرد ئەلانی سەربەخۆی نەبووە ڕەفەراندۆم ژنانی کورد بوونە یەک
ئەو دژمنانە هیچ وەختێک یەک نابن بەس مەسەلەی کوردی هەموو دەبنە یەک بۆ ئەوەی کورد لە ناو بن کوردش لە دژمنەکەی خۆیان فێر بێ مەسەلە ئەو دژمنانە بوون یاژی ئەوەی بوو یان دەولەتن زلێژ وەک بریتانیا و ئەمریکا و ئەوەی تر بوو ئەوانش نەدۆستن کاکە ئەوان پێم گوتی دۆستی کورد نییە بەرژەوەندی هەیە بەرژەوەندی کارمان دەیدن یعنی واتە سەرەکەی ئەمریکا سبەی ڕۆژێکە کوردستان دابنێ ئەویشتە بن بەرژەوەندی خۆیتی بەس کورد بەرژەوەندی خۆی نازانێت بەڵێ مامۆستا گەلێک سپاس مامۆستا ئەسکەری بوویک لەسەر ڕەوشە بێژن کارەساتە حەلەبجە و ئەنفال و بگشتی تکاری چ بێژی و گوتنێ خۆی داویژیان پێڕابینە هێدێتیان خلاص ساڵە هەشتا وەختی حەلەبجە بوو وڵاتی سۆڤێتی تشتێک نەگوت وی چاغی وەزیری کاری دەربە شڤاردنازê bû şivarnazê elam kir got tiştek got got gerekê em hela bizanbin ew kîmyabaran e yan kîmyabaranî ne ew çeka jarî e yan jarînî ne evî ev elametiya wî nava me Kurdê Sovyetê da hevekî tevrabûnek çêkir bi rastî Kurd herekî medî dest pê kirin name nivîsîn Moskvayê re ku ev çi ye tiştê habiye em ji xelkê dibihîn nemîne niha bû Facebook hebiya ew tiştê ragihandinê hebûne hebûna tiştek tune bû bû wî jî kesekî nizanbû bi meh derbozbûn paşê em pê hesiyan wekî Helepçê de rastî çibiye çünkü ewa Sovyetê siyasiya Sovyetê wî çaxî sedem re nêzik bû wana nedixwastin ew dengê êsa xirav dinyayê belakin û miletê Sovyetê bibî wî çaxî min ez jî weke nivîskarekî min jî hinek helbest nivîsîn dereqa Helepçê da ew pirtûkê min da jî hatine weşandin Helepçe bû kesera me Kurda temamî ev haqa sala Helepçe kesera me temam ye kesereke ku em nava her xeberdana xida her tiştekî xida wî keserê texmîn dikin mamosta nakî ji bo ku Kurd carekî din wek bûyerekî mîna Helepçe nejîn divê çi bibe heta dewleta Kurda rastî tune be dewlet xwe çênabe Kurda dewlet gerekî dewlet çê be ew heta dewleta Kurda tune be tiştî ha wî hebin kesek nikare garantiyayê bide wekî dewleta Kurda tune be wî baba Tirk ew çekê dinyayê çek û sîlehê dinyayê lape qewat kirîne Firokê nizam bê ew kirîne her tiştê wan heye Îranê dîsasa ya Sûriye hela birîndar e Sûriye hela ça gurek ketiye hela pakê raneviye Îraq jî îsa Kurdê feqîrî destevala wî çi bikin Enayî wexta tivingê boriye erî wexta tivingê tune wexta gulaşê tune wexta tiştekî tune êtîne jûrê da davêje ser te wî şerê Ermeniya û Azeriya da Ermenî rabûn xwexwayî kirin ew kirin lê wedî çi bû îsa ne me ra me Kurda ra gerekê em her tiştî bidin tenê dewleta me hebû em ê xelas bin dewleta me tune bû ev dagirkirê me mîna guran e çavê wan mirina me ye çavê wan tunekirina Kurd û Kurdistanê ye pap hatiye
با پاتیه عراق گریا مدید عرباشی چاپا پیش نیاز کردن به کلتورا خواه کرداجی به کلتورا خواه پیش نیاز کرد دنیای او تجدید او سوا صورتکی بچوک و دید ترکا ایرانی و عربا چه کردن چادوه کرد نه کردستان نه اف چه صورت و اف چه خریطه و چه کریه چه او و چه کریه بابا اونو تشتکی ما قبول نکن اونا نوبه ما قبول نکن اونا زمان ما قبول نکن اونا هبونا ما قبول نکن ترکیه دا ای سال سوا ماموستا او کرنه سوا 25 میلیون کرد او جه هست بیجه 25 میلیون کرد حتی 40 میلیونی هیا تن عراقی دا ترکیه دا 3% زمان کردی پیرا دیتنه 3% لسوا اوا کن چون مری حنکی خود ملتکی بکن چون مری موی ملتی بکنه چون سبا حقا ملت دا 3% او کریه و پروگرام خدا جنویسیه دولت مرا لازمه دولت نه به همی تمی ها بن اقدام خلاص دابن بله گلک سپاس ماموستا انزانم قب پرسنه تنانه اگر پرسنه بن امی ورن گوتنی خواهی داوی هر یجمت دقیقی گوتنی خواه بیشن و پاششم او که خواه هیدی بقدینن گلو قب پرسنه حوالین استودیو دا جاریه دا رجیه دا نه پرستنانه ملت گوداری کریه بس اما گوتنی خواه داوی برز جمال علمدار اما بیجه اگر هبه گوتنه کی تی داوی قاسی دقیقی والله زود سپاس والله من قصي دوايم اوه ككرد لازم او كارستانه هر ياد كردن نيه والله درس ورقرتنا هر كارساتك وخوي درسك ابو ملتي كرد كليت فيربي كتشون بتواني ام كارساتانه دوباره نبي ودرسي كشور جرين بو اوي بتواني بزانين سبب او كارساتانه تشي بەڕاستی دژمنی کورد زۆر دژمنێکی درڕندەیە دەتوانێت بە هەموو وەختێک هەشتێکی لەدەست بێ لە کورد بدا تەقسیری ناکات بەڵام کورد لازمە تێبگا کە هەتاکو ئەویش بە قووەتێک نەبێتە دەوڵەت هیچ وەختێک ناتوانێت حەقی خۆی داوا بکات چونکە تۆ ئەگەر دەوڵەت نەبیت تۆ حسابت بۆ ناکرێت وەکو وتم هەر بەکار دەهێنرێ هیچی تر کورد لازمە هەموو ئیشێکی خۆی بەجێبێڵی بۆ سەربەخۆیی کوردستانیش وئیلا ئێمە دایما ئەوە چەند ساڵە ئێمە هەر کارەسات بە دوای کارەسات هەتا گەیشتینە ئەم ڕۆژە و هیچ وەختێکیش کەس دیفاع لە ئێمە ناکات چونکە کەسمان نییە ئەگەر دەوڵەتێک بێ مساعدەمان بکە وەکو گوتم مەسلحەتی هەیە بۆیە مساعدەمان دەکا ئەویش بۆ ماوەیە کە مەسلحەت دائمی نییە دائما کە ئیشی تەواو دەبی ئیشی خلاص دەبی کوردیش لەناو دەچی ئەوجا هێوادارم کە کورد نەچی بێنتە سەرخۆی و ببسە حاڵی کاری یەک بکەن و دوژمناتی نەکەن بۆ ئەوەی بتوانن کوردستانێکی ئازاد بشکن زۆر سپاس مامۆستا زۆر سپاس بەڵێ دکتۆر کەمال سیدۆ میکروفۆنە تا گرتی ئاڤەکرێ گوتنێ خۆی داویە بە دقەکی کەکەی مێرزا گوتنا منی داویە وەک چالاکوانێکی مافێ مرۆڤە ئەس چاوێن مافێن مرۆڤان لە مەسەلەیە کوردان تەماشا دکم دەوێ ئەم ستەمکاریە کوردا تێکردن بە خەلکێ بدن نیشان یعنی شانی خەلکێ بدن وەکەک جەمال نها گوت چاوە چوو نیویۆرکێ و هەوقاس عەسیات کشان دیساجی کەسی قبول نەکرد دەوێ ئەم تشتێک و تێ سەرێ کوردا و کوردستانێ خەلکێ بدن ناسین لێ حەیف و مخابن ئەم گەلک کورد جارنا ji hevdora kêşeya çê dikin tê bîra min Helepçe 1988 Saddam Husên kesekî xwe şan Moskowê
گو حلبچه تشتکی وسا او کسی ها ناساغه الولاتا کی دنه گو حلبچه چه نبویه نهاجی هن کردین ما تدی دبیجن عفرینی قتل عام چه نبونه قالك زحمته وقتا كو ام دشن لداري ددن يعني نتني قرك ام دوستا آوا بكن قرك ام هن كردن كو كاري ما خراب دكن جي افجي بروبليما كمازنا هيفيا ما اوا جهمو كردان بتايبتيش بارتين كردان جبو برجواندين خوي حزبي تشتي وسا نكن من روجك نديتي اويغورك جتشيني وري المانيا بي جي بي چین ظلمی اویگورا ناکه یان تترک کرما تنه کرد شتیو سادکن باری مگران دکن ویام او کرد شتیو سانکن و ساعتا و خوش هر ببینن بخیر و خوش بس پیشیا کتب بچی پرسکی هیا ازانم برسواوی دابو دنوا خفتن مده ولدی ساجی پرسیا دجا من مراق کر گلو دولتک مسلمان قتلیام حلب چه شرمزار کر آننا دوی وقتی دا دولتان حتی کویتا کو پشتی چند ساله که جعالی صدام حسین و ها داگیر کرن او کویتا هانجی دگوت حلب چه نبوه کووارک عربی بناو بانگ هبو العربی وقتی گوتارک نویسان دگوت تشتکی وسا روی ندایه هر وها بحثا ديار بكر تخشكت بلا من بعربي العرب في ديار البكر يعني عرب للديار بكر او مقاله كابو دوستكي للدجوي يعني كويتا كو بشتي 2 سالا جاليه صدام او كويتيجي ناس نكر حيث مخابل بله نابرسن او كتن لگور و چما دولت زلهز یان دنیا ناخواز دولت که سربخای کردستان چه به اوا مجارا ما ایرانی نه مجارا ما که ایب علا جان به پرسیه مجارا کی بسری خود تایبتیه که مرف توانه لسر بابا با قصه بکه جبوی جام دهلن جبو جارا کی دن برای که عسکری بویک تشتکی کتبیجی برزه کی بزدقه کی سانه خواستنا منه و واقعی کرد هفر اتفاق بن کردی مینا نتوی دن ولات خو مالا خو کردیتیا خو چاند و کلتورا خو حذف بکن وقت اتفاق هبه نتوی حذف کرن هبه و افجی هبه نه پرسی من کردک فرن من زمان خویشتیه نه لم زمان خودی خبر دارم بسانه دیسه از دویجم دولت وقتی هبه هر تشتی میجی هبه دولت اما وقتی تنه به گلک شدنه پارتی های میجی نه راستی ام گلکا گناهکار چی دکن اف دولت داگر کر سیاسی اون هر تشتی اون اف دکن که نابا کرده دا تو تشتکی تومری چه نبه بوی ویجی هم نکارنی پیشی اون دولت ها بگرن اونا سیاست اون مکتبی اون هر تشتی اون دخبته اونا دولت جینار را دکفن حلاقاتی برجواندی اون دولت ها تف دولت جینار و تف دولت دنیای زور و زور بهیه کریم فروتانه ترکیه ایران او اجوانات بای میلیارد چکا دکرن بازرگانی اونه میلیارد تف هیه کرد فقیر چه بکن؟ کرد فقیر نکاره تشتکی ساتنه بله از نظانم چا به کردار را دولتک چه به کردی کار به اتفاقا خود چه که یکیتیا خود چه که تنی نه برسا پیشین اتفاق و یکیتیا کردانه یا وقتی هم دنیرن پارتی کرداجی هر اکی آلی کی دادکشینه تنی اتفاق و یکیتیا به بله
gelek spas ecarek din yekû xêr hatina cenabê we tevat dikim û gelekî spas dikim ku hûn beşdarê vî bernameyê bûn bi bîr û boçûnê xwe qenebe tiştekî bînerê me bihîstin û li gor xwe ew ê şîrove jî bikin. Carek din spasê we teva dikim. Belê bînerên Çarpel Medya di bernama dîroka me da îro em carekî jî hatine dawiya bernameyê. Di dîroka me da gelekî rojên tarî, rojên jar, rojên kuştin, rojên qetliyam, rojên bi vî awayê gelekin û Helepçe û Şingal û derên din ewa dê heta ku em di vî halî dabin dê ev tiştana jî dê biqewimin. Hêvî dikim ku serkirdeyên me têkoşîna azadiya Kurdistanê hemî warî da ku van li gor bide pêşiya çavê xwe ku carekî din em tûşê van tiştê wiha nebin bikarbin bo wî çareseriyekî bibînin, bo wî rêgayekî bibînin, bo wî awayekî ku bikarbin tê bikoşin bibînin û carekî din em qetliyama Helepçeyê rûreş dikin ku dinya hemî çavê xwe lê girt, guhê xwe lê girt û nexwest bibîne û elbet ewana tev ji me re tir jî zanibûn ku çi biye, çi qewmiye lê ji ber berjewendiyê xwe nexwestin bibînin. Îro hêdî hêdî ku yekû dixwazin behs bikin, belkî dixwazin gunehê wan li ba Xwedê efû bibe, Xwedê wan efû dike em nizanin. Carekî din em wana qetliyamê rûreş dikin, em hêvî dikin xelkê me gelê me tûşê qetliyamekî wisa jenosîtekî bi wî awayî nebin û em ê bêjin bi hêviya rojên xweş, rojên geş, rojên Newrozê û bimînin di xêr û xweşiyê de êvareya xweş xatirê we.